220,000 هاوڵاتی و مناڵی خاوەن پێداویستی تایبەت هەیە بەڕاستی کێشەیەکی گەورەیە حکوومەتیش ئەنجومەنی وەزیران کە بەڕاستی ئەرکی گەورە ڕوبەڕووی حکوومەتە بێتەوە و بە تایبەت ئێستا بارودۆخی دارایی زۆر باشە و داهاتی هەرێمی کوردستان نزیکە 1 تریلیۆن دینارە و ئەو کێشانەی کە هەن پارەی زۆر گەورەیان ناوێ و کێشەیەکی زۆر گەورە نین تاوەکو حکوومەت هەنگاویان بۆ نەهاوێ کێشەکان طبعا من لە دەخاڵە پوختم کردوتەوە کە بڕگەی جیاجیان تایە بەڵام بە کورتی ئاراستەی ئەوەی بەڕێزیانەکەم سەبارەت بە موچەی کەمەندامان پێشنیارمان کردووە موچەی کەمەندامان کە لە ڕاستیە هاوکاریە بە پێی یاسا موچە نییە نەبەسترێتەوە بە لیستی موچەوە و لە ڕۆژێکی دیاریکراوی هەر مانگێکا بەبێ دواکەوتن لە کاتی خۆیان بدرێ خاڵێکی ترەوەیە کە 30,000 هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت زیاتر لە 8 ساڵە چاوەڕوانی ئەوەن کە موچەیان بۆ تەرخان بکرێت کە بڕەکەی 150,000 بەداخەوە حکوومەت تا ئێستا ئەم ئەرکەی جێبەجێ نەکردووە کە ئەمە ستەمێکە بەرامبەر بە هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت و خێزانەکانیان بە تێگەیشتنی ئەمە ئێستا ئیتر کاتی ئەوە نەماوە لەوە زیاتر ئەو داوای دوا بخرێ و چاوەڕوانیمان ئەوەی ئەنجومەنی وەزیران بە زوویی و لە ڕوانگەی داهاتی هەرێمی کوردستانەوە ئەم بڕیارە بدا و موچە بۆ ئەو هاوڵاتیانە تەرخانکە ئێمە پێشنیارمان کردووە و حکوومەت لە یەکەکانی نیشتەجێبوون بە تایبەت ئەوانەی بۆ هەژارەکان دروست کراوە و زەوی تایبەت بدرێ بە خێزانەکانی خاوەن پێداویستی تایبەت بۆی هیچ کەسێک بەکرێچێتی نەمێنێتەوە